بەڵێ لانا ئاری سڵاوتان لێبێت بەیانیتان باش بە هیوای تەندروستێکی باش و دەروونێکی باش بۆ هەموو لایەک من لە پەیمانگای ناشناڵم بۆ تەکنۆلۆژیا ئەمڕۆ بە هاوبەشی لەگەڵ نەخۆشخانەی سۆزی دەرونی و هەروەها چرای دەرونی چەند چالاکێکی جیاواز لێرە بەڕێوە دەبن بۆ بۆنەی ڕۆژی جیهانی دەروون دروستیەوە کە خۆی دەبینێتەوە لە ئەنجامدانی پانێڵێک و هەروەها پێشانگایەک کە لێرە چەند وێنەیەک و چەند کارێکی دەستی کە لەلایەن نەخۆشانی سۆزی دەرونی و چرای دەرونیەوە نەخشێنراون و ئامادەکراون لێرە نمایش دەکرێن و ئەنجامدانی چەند کارێکی خێرخوازیە لەلایەن خوێندکارانی ئەم پەیمانگایەوە کە ئەنجام دەدرێت و تەواوی داهاتەکەی بۆ نەخۆشانی سۆزی دەرونی و چای دەرونی دەبێت من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە بەڕێوەچوونی پێشانگاکە بە دیاریکراوی گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەم خاتونە دەکەم کە یەکێکە لە کارمەندانی نەخۆشخانەی سۆزی دەرونی و سەرپەرشتیاری پێشانگاکەشە خاتون سڵاوە لێبێت زۆر سوپاس بۆم دەرفەتە پێمان بڵێ کە پێشانگاکە لە چی پێک هاتووە و وتی ئێوە بۆ ئەم ڕۆژێت سەرەتا بەخێر بێن دەستان خۆش بێت کەناڵی کورسات هەمیشە هاوکار و هاوخەم بووە بۆ هەموو کارەکان من ئێمە نەخۆشخانەی سۆزی دەرونی لەگەڵ نەخۆشخانەی چرای دەرونی هەستاین بە پێشانگایەک بۆ ئەو کارە دەستیانی کە نەخۆشەکانمان یا چارەخوازەکانمان کردویانە چەند وەختە دایمان ناوە هەر چاوەڕی دەرفەتی ئەوە بوون کە پێشانگایەکیان بۆ ساز بکەین و داهاتەکانیشیان بۆ نەخۆشەکان سەر بکەینەوەنێ بەڕاستی من لێرە سپاسی پەیمانگای ئەنتەرناشناڵەکەم بۆ تەکنۆلۆژیا کە هەستاون بەم کارە ئەم کاریان گرتوتە ئەسوان من زۆر سپاسیانەکەم بەڕاستێکی لێرە نمایشەکانی شتەکانمان تا بریتێ لە تابلۆ و پاشان کاری دەستی وەکو جوانکاری خانمان و هەرچێک پێداویستێ کە تۆ بتەوێت ئەوەی کە ئێوە ڕۆژانە ئەنجامی دەدەن و بەرکەوتنی ڕست خۆتان هەیە لەگەڵ ئەو نەخۆشانەدا کارەکانی ئێوە تا چەندێ قورسا و چۆن هاوکاریان وەی کە بتوانن دەروونێکی باشتریان سەرەتا نەخۆشخانەی سۆزی دەرونی واتە هەرچ کارمەندێک لەوێ هەیە کەسێکی زۆر تایبەتە و ئینسانێکی زۆر نەرمونیانە بەڕاستی نەخۆشخانەی سۆزی دەرونی یەکێکە لەو نەخۆشخانەیە کە لەسەر ئاسی هەرێمی عێراق و کوردستان تاکە نەخۆشخانەیە کە ئەو نەخۆشخانە کە جاران ئەگەر ئەو نەخۆشخانە نەبوو لەسەر جادەکان بوو ئەمە دەستکەوتی هەڤاڵ مام جەلال بوو خوالی خۆش بێت ئەمە بیرۆکەی ئەو بوو لەگەڵ یەکێتی ژنانە هەستان بە دروستکردنی ئەم نەخۆشخانەیە بۆ ئەوەی چیتر ئافرەتانی ئێمە لەسەر جادە نەبن بەڕاستی کارێکی زۆر پیرۆزە کارێکی زۆر جوانیان کردووە لێرە ئێمە ئەم چارەخوازانەمان بێگومان کە یەنە لای ئێمە تۆزێک بێتاقەتن حاڵی دەرونیان باش نییە بەڵام لەگەڵ ئەوی لەگەڵ ئێمەیان ڕاهاتن وەکو ئینسانێک دەرەچنەوە وەکو خۆمان ئاسایی ئەبنەوە بەڵام ئەو کارانی کە ئێمە لە لای ئێمە دروست ئەکرێ ئێمە بێت خۆمان چاودێریان بکەین لەبەر ئەوەی وەکو شیش و دەرزی و قولاب و مەقەس و شتانە ناتوانین بەجێیان بێڵن ئەبێ لەژێر چاودێری خۆمانە بێت بۆ ئێوە چۆنیە باشە ئاسانە قورسە بۆتان باسێکیان بۆ سەرەتا تاکو لێ ڕایی تۆزە قورسە بەڵام کە ڕاهاتی ئاسایی ئەبیتەوە ئێمەشی ڕەنگەی جیاوازێکمان نەبێت لەگەڵەوە نەخۆشانە چکمان بە بارێکی خواییە بەسەر ئەوانە هاتووە هەر ڕۆژێک بێ ئێمە ژۆمان بەسەر بێت ئەبێ خۆمان ئامادەکەن بەو حاڵەتە لەبەر ئەوەی ئێمە هیچ جیاوازێکیان ناکەین و زۆریش یەکتریمان خۆشەوێت بەڕاستی نەخۆشمان هەیە خواخواتی دەوام زوو بکرێتەوە ئێمە بچین بۆ لایەن بەڕاستی زۆر دەروون ئارامن لەگەڵمانە سپاستانەکەن سپاس عەبدوڵڵا کە یەکێکە لە کاربەندانی نەخۆشخانەی سۆزی دەرونی و هەروەها لێرە سەرپەرشتیاری پێشانگاکە بوو بەڵێ لانا ئارامن دەگەڕێمەوە لای ئێوە ئەمە دوایین ئەو زانیاریانە بوو سەبارەت بە بەڕێوەچوونی ئەم پێشانگایە و ئەم کارە هاوبەشەی نێوان نەخۆشخانەی سۆزی دەرونی و هەروەها چرای دەرونی کە لەلایەن پەیمانگای ناشناڵ بۆ تەکنۆلۆژیا کە ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی دەروون دروستیە ئامادە کراوە و ئەم پێشانگایەش کارەکانی ئەم پێشانگایە بە تەواوەتی لەلایەن نەخۆشانی دەرونیەوە ئامادە کراوە داهاتەکەشی هەر بۆ خۆیان دەبێت.